سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی ئازیزی تلڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوونەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان لە سەدارەدانی 22 بەندکراو لەوانە 4 بەندکراوی کورد لە زیندانی قزل حەسار درێژەی کاردانەوەکان بەرامبەر بە ئێعدامی ڕەزا ڕەسایی یان لە دەستانی بەندکراوێک لە زیندانی ورمێ دەست بەسەرکردنی دوو شارۆمەند لە شاری شنۆ ڕووخاندنی سروشتی کوردستان لەلایەن دوژمنانی ژینگە کۆبوونەوەی کوردانی ئاڵمان دژ بە داگیرکاریەکانی تورکیا درێژەی مانگرتنی کامیۆنداران لە ئیسفەهان مانگرتنی هەر ڕۆژەی پەرستاران لە پارێزگای فارس و ڕاپۆرتێک سەبارەت بە ڕفاندن و توندوتیژی دژ بە دوو کچی نەوجەوان لە تارە. درێژەی هەوڵەکان لە سێدارەدانی 22 بەندکراو لەوانە 4 بەندکراوی کورد لە زیندانی قزل حەسار بەیانی ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ حکمی ئێعدامی 4 بەندکراو لەوانە 4 بەندکراوی کورد لە زیندانی قزل حەساری کەرەچ بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقاست جێبەجێکرا. بە پێی زانیاریەکان 7 کەس لەو 22 بەندکراوە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و 4 کەسیان بە تۆمەتی کوشتنی بە ئەنقاست لە سێدارە دراون. هەروەها 3 بەندکراو خەڵکی ئەفغانستان و 7 بەندکراو چالاکی ئاینی بوون و بەندکراوێکیش هۆکاری لە سێدارەدانی دیار نییە. ناسناوی 6 بەندکراو بریتیە لە ئیسماعیل شەرەفی، محەممەد خوڵامی، عەبدوڵڵا شاهنەوازی، شەهاب مەلەکی، ڕەسوول پاشناو نادیار و کەسێک بە پاشناوی قەمبەری. شانی باسەکە بەیانی ڕۆژی چوارشەممە بەندکراوێکی دیکەش لە زیندانی سەبزەوار بە ناوی ئەکبەر گەوهەری بە تۆمەتی کوشتنی بە ئەنقاست لە سێدارەدراوە. درێژەی کاردانەوەکان بەرامبەر بە ئێعدامی ڕەزا ڕەسایی یەک ڕۆژ بە دوای جێبەجێکردنی حکمی ئێعدامی ڕەزا ڕەسایی لە زیندانی کرماشان کاردانەوەکان بەرامبەر بەو قەچڵە حکوومەتیە هێشتا درێژەی هەیە. ڕۆژی چوارشەممە بنەماڵەی دادخوازانی فڕۆکەی ئۆکراینی لە بەیاننامەیەکدا ئێعدامی ڕەزا ڕەساییان بە توندی شەرمەزار کرد و ڕایانگەاند کە حکوومەت تۆڵەی تێرۆرکردنی ئیسماعیل هەنیان لە خەڵکی بێتاوانی ئێران دەکاتەوە. لەلایەکی دیکەشەوە بنەماڵەی دادخوازەکانی شۆڕشی ژینا لە چەند پەیامی جیاجیادا ڕایانگەاند گیانبەخکردوانی شۆڕشی ژینا هێمای خۆڕاگری شرافەت و ئینسانیەتن و قەت نامرن. ڕەزا ڕەسایی بەرگری لە مرۆڤایەتی کرد بۆیە ڕژیم نەیتوانی تەحملی بکات. بنەماڵەی دادخوازەکانی ئێران هاوخەمی خۆیان لەگەڵ بنەماڵەی ڕەزا ڕەسایی دەربڕی و هیوای سەرکەوتنیان بۆ خەڵکی ئازادی خوازی ئێران خواست. لە پارێزگای کرماشانیش کۆڕیگشتی چالاکانی مەدەنی یارسان ڕاگەیاندنێکیان بڵاو کردەوە و وێڕای ئاماژە پێدان بە دادگایکردنی نادادپەروەرانەی ڕەزا ڕەسایی لە سەدارەدانی ئەو بەندکراوە سیاسییان مەحکوم کرد. گیان لە دەستانی بەندکراوێک لە زیندانی ورمێ بەندکراوێکی ڕاگیراو لە زیندانی ورمێ بە ناوی ڕوحوڵڵا محەممەدی تەمەن 48 ساڵ بەهۆی بێبەریکردن لە دەرمانی پێویست گیانی لەدەستاوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان ڕوحوڵڵا محەممەدی بەندکراوی تاوانە کۆمەڵایەتیەکان بووە و کاتێک تەندروستی تێکچووە بەرپرسانی زیندانی ورمێ لە گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان خۆیان بواردووە و ناوبرا و گیانی لەدەستاوە. دەست بەسەرکردنی دوو شارۆمەند لە شاری شنۆ لە ڕۆژانی ڕابردوودا باوکو و کوڕێکی خەڵکی گوندی دێشەمسی سەر بە شاری شنۆ بە ناوەکانی جەعفەر و سروش ئیسماعیل نژات لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هەڵیان کوتاوەتە سەر بنەماڵەی ئیسماعیل نژات لە گوندی دێشەمس و جەعفەر و سروشتیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. تا کاتی داڕچنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو دوو هاوڵاتیە لە بەردەستانیە و بە دوواداچوونی بنەماڵەکەیان بێ ئاکام بووە. ڕووخاندنی سروشتی کوردستان لەلایەن دوژمنانی ژینگە
بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتووە دوژمنانی سروشتی کوردستان بۆ جارێکی دیکە پوش و پاوەنی ناوچەی سەلاسی باوەجانی و گوندی قامیشەڵانی مەریوانیان ئاگرداوە. بەوتەی چالاکانی مەدەنی دوژمنانی سروشتی کوردستان دارستانەکان ئەبڕنەوە و لە پێش چاوی ناوەندە حکومیەکان بۆ ناوچەکانی دیکەی هەناردە دەکەن و کەس نییە ڕێگریان لێ بکات. لەلایەکی دیکەوە دارستان و پوش و پاوەنی ناوچەی سەلاسی باوەجانی گوندی قامیشەڵانی مەریوان بۆ جارێکی دیکە لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردراوە و خەڵکی خۆبەخش ماوەی 2 ڕۆژە سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکەن. کۆبوونەوەی کوردانی ئاڵمان دژ بە داگیرکاریەکانی تورکیا. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ کۆمەڵێک لە کوردانی دانیشتی وڵاتی ئاڵمان دژ بە داگیرکاریەکانی تورکیا لە ڕۆژاوا و باشووری کوردستان چالاکیان ئەنجامدا. بەپێی راپۆرتەکان کوردستانیان بە کۆبوونەوە لە شاری مونیخ بێدەنگی کۆمەلگای جیهانیان لە ئاست داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوا و باشووری کوردستان شەرمەزار کردووە و خوازیاری هەڵوێستی نەتەوەی گرتووەکان و چالاکانی سیاسی جیهان لە ئاست جنایەتەکانی تورکیا بوو. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی شاغڵ لە شرکەتی پارسواگۆن. کرێکارانی شاغڵ لە کارخانەی پارسواگۆنی عێراق ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکاران پشکی ئەو شرکەتە ڕادەستی وەزارەتی وزە و ئاستانی قودسی ڕەزەوی کراوە ئەو دوو ناوەندە دەوڵەتیە بەرپرسێکی گەندەڵیان وەکو بەڕێوەبەری شرکەت داناوە. بەڕێوەبەراتی شرکەت مەزایای 1170 کرێکاری بڕیوە. بەو بۆنەوە کرێکارانیش تووشی کێشەی معیشەتی بوو. درێژەی مانگرتنی کامیۆنداران لە ئیسفەهان. کامیۆندارانی پارێزگای ئیسفەهان ماوەی 1 هەفتەیە دژ بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی مانیان گرتووە و هێشتا هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە داخوازیەکانیان نەداوە. بە پێی زانیاریەکان کامیۆنداران و خاوەن بارهەڵگرەکانی ئیسفەهان لە ئاسکەمکردنەوەی پشکی سوتەمەنی گرانی پارچەی یەدەکی ئۆتۆمۆبیل و کەمی کرێی بار ناڕازین و دەڵێن تێچووی چالاکیەکانیان وەڵام دەرەوەی ژیان و معیشەتیان نییە و دەوڵەت لە جیاتی چارەسەرکردنی کێشەکان پشکی سوتەمەنیانی کەم کردووە. مانگرتنی هەڕۆژەی پەرستاران لە پارێزگای فارس. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ پەرستارانی پارێزگای فارس بۆ چەندمین ڕۆژی بەردەوام لە ناڕزاتی بە دۆخی خراپی پیشەیی و معیشەتی دەستیان لە کارکێشاوەتەوە و درێژەیان بە مانگرتندا. پەرستارانی نەخۆشخانەکانی شیراز و فەسا خوازیاری زیادکردنی ئاستی هەغدەست، کەمکردنەوەی ساعەتی کار، پێدانی داخوازیە دواخراوەکان، چوونە سەرەوەی تەعرەفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان و دامەزراندنی هێزی کاری نوێ. راپۆرتێک سەبارەت بە ڕفاندن و تندوتیژی دژ بە 2 کچی نەوجەوان لە تەرەن. بە پێی ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە هێزەکانی گەشتی ئێرشادی تاران چەند ڕۆژ لەمەوبەر هێرشیان کردوتە سەر 2 کچی تەمەن 14 ساڵ و بە تندوتیژیەوە دەست بەسەریان کردوون. سەرەتای مانگی گەلاوێژی ئەمساڵ 2 کچی نەوجەوان لە یەکێک لە شەقامەکانی شاری تاران بەهۆی ڕەچاونەکردنی حیجابی زۆرم لێ لەلایەن هێزەکانی گەشتی ئەرشادەوە بە لێدان و تندوتیژیەوە دەست بەسەر کراون و براونەتە پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی. بەوتەی دایکی یەکێک لەو کچانە کاتێک چۆتە پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی کچەکەی بینیوە کە دەم و چاوی بریندارە لێوی هەڵماسیوە و لاملی ڕەش بۆتەوە و جلوبەرگەکەی دڕاوە. لەلایەکی دیکەشەوە هەڕەشیان لێکراوە بۆ ئەوەی سکاڵا لە دژی پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی تۆمار نەکەن. برینداربوونی دوو هاوڵاتی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە جاسک. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ هێزە ئینتیزامیەکانی ڕژیم لە گوندی گەنجەکی سەر بە شاری جاسک تەقەیان لە هاوڵاتیان کردووە بۆ هۆیەوە 2 کەس بریندار بوون. بە پێی راپۆرتی حالوەش هێزەکانی ڕژیم بە دوای ئۆتۆمۆبیلی سوختبەرێک کەوتون، بەڵام پاش ئەوەی ئۆتۆمۆبیلی سوختبەرەکە چۆتە نێو گوندی گەنجەک و هێزەکانی ڕژیم بە دوایدا کەوتون، خەڵک
ڕێگەیان بە هێزەکانی ڕژیم گرتووە و ئەوانیش خەڵکیان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو تەقەکردانەدا دوو کەس بریندار بوو. دو ئەهواڵمان سەبارەتە با گیان لە دەستان و برینداربوونی 5 کرێکار لە چەند شاری ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی نەبوونی ئەمەنی شۆنی کار دوو کرێکار گیانیان لەدەستاوە و 3 کرێکاری دیکە لەوانە منداڵێکی کار بریندار بوون. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی شارەوانی تاران لە کاتی کارکردندا کەوتۆتە نێو چاڵی ئاسانسۆر و بەو هۆیەوە گیانی لەدەستاوە. لە شارەکانی ئەردەبیل و سوڵتانیەی زەنجان دوو کرێکار لەوانە منداڵێکی تەمەن 14 ساڵ بەهۆی گیرکردنی دەستیان لە نێو ئامێری سەنعەتی کەم ئەندام. لە پاڵاوگەی پارسی جنوبی کرێکارێکی نەوت بەهۆی گەرمی هەوا و نەبوونی ئیمکاناتی ڕفاهی گیانی بەخت کردووە و کاریگەرێکی بەشی کەشاوەرزیش لە شازەندی عێراق لە کاتی کارکردن بە ماشێنی کۆمباین بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. بەڵازانی خۆشەویستان گە شێوەڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکە کاتێکی خۆش.